سەردانی نەخۆش لە ماوەی ئەم 24 ساعاتات 450 نەخۆش سەردانی نەخۆشخانەکەمانی کردووە. حاڵەتی سکچوون 80 کەس بووە کە داخل کراون بە کاتی، یعنی بۆ ماوەیەکی کاتی داخل کراون دوای دەرچوون. پشکنینی جۆراوجۆر 250 نەخۆش پشکنینی جۆراوجۆری بۆ کراوە. شتنەوەی گورچیلە 22 نەخۆشمان هەبووە. ڕووداوی هاتوچۆ 10 حاڵەتمان هەبوو، 6یان ڕووداوی ماتۆر بووە، دوانیان پاسکیل بووە، دوانیان ڕووداوی تۆمبێر بووە. تەختیدی دڵ ئەوەی کە تەختیدی دڵی بۆ کراوە 150 کەس بووە. برینداری ڕووداوی هاتوچۆ 6 بریندارمان هەبوو لە ڕووداوی هاتوچۆکانە. کەوتنە خوارەوە 2 حاڵەتمان هەبووە. سوتاوی نیمچە سوتاوی هەموو گیانی نەبووە، نیمچە سوتاوی بووە 3 حاڵەتمان هەبووە. لە دایکبوون 4 کەس لێرە لە دایک بووە، 4 مناڵ لێرە لە دایک بووە. تیشک 25 کەس تیشکی بۆی گیراوە. لەگەڵمانەوەی نەخۆش کە بۆ ماوەی 24 ساعات و درێژتر ماوەتەوە 4 کەس ماوەتەوە 350 کەسی لە نەخۆشخانەکەمان دەرمانیان وەرگرتووە. داواکارم لە خەڵکی خۆشەویست لە هەموو لایەک لە ئەوانەی کە ئێستا دەجژنان دوورکەونەوە لە خواردنی چکولێت و شیرینی و کۆمەڵە بابەتی تر لەبەر ئەوەی کە مودەیەکی زۆر خۆیان گرتوۆتەوە لەم خواردنانە. ئێستا جسم ڕانەهاتۆتەوە بە خواردنی ئەم خۆراکانە ئەبێتە هۆکاری ئەوەی کە تووشی ڕشانە و سکچوون بن. ئەگەر حاڵەتەکان حاڵەتێکی سەرەتایی بێت واتە سکچوون ڕشانەوەکان چەند جارێک بێت لە 2-3 جار زیاتر نەبێت پێویست ناکابێنە ناو تەواریەکانەوە. لەبەرەوەی ئێستاکانە ئێمە تەواریەکان هەمویان لە ئامادەباشیان لە خزمەتی خەڵکن ئەوانەی کە تووشی حاڵەتی تەواری ئەبن لەبەری کۆمەڵە حاڵەتن خۆنەویستانە ڕوئیان کۆمەڵە حاڵەتی وەکو حادیسە بێت گەشکە بێت جەڵدە بێت هاوکاریمان بکەن چونکە بابەتی سکچوون و ڕشانەوە بێت یاخود بابەتێکی بۆ نەپەتا بێت لە ماڵە چارەسەرکرێ پێویست ناکابێتە ناو تەواریەوە. هۆکاری زیادبوونی حاڵەتی پەتاو یاخود سکچوون و ڕشانەوە شۆکارەکەی بۆ گەڕێتەوە کە وەک وتم لە سەرەتاوە خواردنی شیرینی و چەرەسات یاخود خواردنی چکڵێت لەبەرەوەی کە تۆ مودەیەکی زۆر جسمت ڕانەهاتۆ بە خواردنی ئەم شتانە و لە پڕ دەسەکەی بە خواردنی کۆمەڵێک بابەتی شیرەمانی ئەکرێ بێتە هۆکاری سکچوون و ڕشانەوە.